گەلی شەنگەل بە بەرخۆدان وەڵامی هێرشەکانی دەوڵەتی تورک و پەدەکە دەداتەوە. بەشی شەشەم لە زنجیرە دۆسیەکانی کۆمەڵکوژی شەنگەل بەدەستی چەتەکانی داعش. لە ئێستادا گەلی یەزیدی ئیدارەی خۆبەڕێوەبەری بنیادناوە و ڕۆژ بە ڕۆژ ژیان بەرگێکی نوێ بەبەر شەنگالدا دەکاتەوە و پۆل ئاوارەکان دەگەڕێنەوە. هەموو هەوڵێکی ئیدارەکە بۆ بەدەستێنانی مافەکانی گەل و خزمەتکردنیانە. لەگەڵەوەشدا دەوڵەتی داگیرکەری تورک بە هەڕەشە و هێرشەکانی باوکاری پەدەکە جارێکی دیکە دەیەوێت کۆمەڵکوژی بەسەر ئەو گەلەدا بهێنێتەوە. پیلانگێڕەکانی دەوڵەتی تورک و پەدەکە وەک چۆن لە 74مین کۆمەڵکوژی گەلی ئێزیدیدا دەوڵەتی تورک پشتیوانی چەتەکانی داعشی کرد و پەدەکەش با کشانەوەی چەکدارەکانی دەرگای کۆمەڵکوژی لە بەردەم داعشدا کردەوە و لە ئەنجامدا هەزاران گەنج و ژن ڕفێنران و کۆمەڵکوژ کران. لە ئێستاشدا هەموو هەوڵەکانی پەدەکە و دەوڵەتی تورک لە ژوورە هەواڵگریەکانیانەوە هەوڵ دەدەن درێژە بەو کۆمەڵکوژیە بدەن و ئەوەی داعش پێی نەکرا پێکەوە ئەنجامی بدەن. لە 24 نیسانی ساڵی 2017 دەوڵەتی داگیرکەری تورک بۆ جاری یەکەم بۆردمانی شەنگالی دەست پێ کرد و تا ئێستا دەیان هێرشی ئاسمانی بە فڕۆکەی جەنگی و بێفڕۆکەوانی چەک هەڵگر ئەنجامداوە و هەموو سنووری شەنگال چیا و دەشتەکانی گرتوتەوە. بە هۆشیەوە 47 کەس شەهید بوون و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. لە نێو ئەو شەهیدانەشدا هەر یەک لە پێشەنگەکانی گەلی ئێزیدی ئیسماعیل ئۆزدەر ناسراو بە مامزەکی و سەید حەسەن هەن. هەموو ئەو هێرشانە لە زەمینەوە سیخوڕ و خیانەتکارانی پەدەکە لە ڕێگەی GPS کۆردینە دەدەنە ژووری هەواڵگری میت و لە ئاسمانەوە دەوڵەتی تورک بۆردومان دەکات. بۆمەش لە بەرنامەی دوژمنی کۆکێ لە تەلەڤیزیۆنی چرا TV کە دانپێدانانی چەند دەستگیرکراوێکی سیخوڕی هاوبەشی میت و پاراستنیان بڵاو کردەوە. ئەو سیخوڕانە دەڵێن چەند GPS-یان بۆ کەسایەتیە سیاسیەکانی شەنگال داناوە. جگە لەو هێرشانە هەر یەک لە بارزانی و مستەفا کازمی کە ئەو کات سەرۆک وەزیرانی عێراق بوو لە 9 تشرین یەکەمی 2020 بە چاودێری ئەردۆغان ڕێکەوتنێکیان لە جیگەلی ئێزیدی و ئیدارەی خۆبەڕێوەبەری واژۆ کرد. ئەمەش لە پێناو داگیرکردنی ئەو سنوورە لەلایەن دەوڵەتی تورک و دزینی سامانی سروشتی ئەو ناوچانە لەلایەن پەدەکەوە. لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەدا لە 18 نیسانی 2022 سوپای عێراق هەوڵیدا لە ناوچەی دیگۆر دەست بەسەر خاڵێکی هێزەکانی ئاسایشی ئێزیدخاندا بگرێت. بەهۆشیەوە شەڕ و ئاڵۆزی ڕوویدا. لە ئەنجامیشدا هەر یەک لە هەڤاڵ شەڕڤان ئەندامی بەڕێوەبەری ئاسایشی ئێزیدخان و ئەندامێکی یەژەشە شەهید بوون. لەم ڕۆژدا دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوام هەڕەشە لە گەلی ئێزیدی و شنگال دەکات و لە چوارچێوەی خەونی زیندووکردنەوەی میساقی میلیدا هەوڵی داگیرکردنی دەدات. لەلایەکی دیکەشەوە پەدەکە بە هەموو شێوەیەک دژایەتی ئیدارەی خۆبەڕێوەبەری دەکات. لە بەرامبەریشدا گەلی ئێزیدی دەست لە سەر سنگ وەستاون و بە ئیرادەوە ئامادەن پارێزگاری لە خۆیان و واریان بکەن.